بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، برزان خوشوستان، گەیشتینە فرمودەی 34 لە فرمودەکانی 40 نەوەویە کە ئەویش فرمودەیەکی صحیحە ئیمامی مسلم ڕیوایەتەکە، فرمودەی ئەبوو سەعیدی خودریە، یەکێکە لە فرمودە هەرە گرنگەکان کە ئیمامی نەوەوی دەفەرمێت عن أبي سعيد الخدري رضي الله عنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان. بەڵێ بەڕێزان، وەکو دیارە ئەمە یەکێکە لەو فەرمودانەی حەقیقەت باسی یەکێک لە بنەما هەرە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەکە، یەکێک لە بڵێن ئەرکە شەرعیەکان لەسەر شانی ئینسانی ئیماندار، ئینسانی مسلمان، ئەویش کە ئەرکی ئەمر بالمەعروف و نەهی عن المنکەرە، ئەرکی ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیە، کە ئەمە لە ئیسلام پێدەگوترێ نظام الحیسبە فی الئیسلام. ئەمە نظامێکی بڵێن گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلام، ئوسوڵ و ضابط و مەرج و تایبەتمەندی خۆی هەیە، و ئەمە بابەتێکی هەرە گرنگە، بابەتێکی هەرە فراوان و گشتگیرە، و ئوسوڵ و ضابط و مەرجی خۆی هەیە، و وەکو علمێک بەڕاستی ئەمە دەکرێ مامەڵەی لەگەڵ بکرێ. بۆیە بەڕاستی ئەمە بە تایبەتی بۆ ئینسانی مسلمان، ئینسانی ئیماندار زۆر زڕورە، گرنگە ئەحکامی ئەم نیزامە، ئەم بڵێن ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بزانی، لەبەرەوە لە کاتێکدا وەکو باسمان کرد کە ئەمە ئەرکێکی شەرعیە لەسەر شانی ئینسانی ئیماندار و ئینسانی مسلمان، لە هەمان کاتدا بەڕاستی ئوسوڵی خۆی هەیە، ضابطی خۆی هەیە. بۆیە یعنی بۆ ئەوەی ئەو کەسە بتوانیتن ئەم ئەرکە لەسەر شانی خۆی لا بەیان مەسەلەن بتوانیتن ئەم ئەرکە جێبەجێ بکە لە ژیانی خۆیدا، و لە هەمان کاتدا نەکەویتە هەڵەدا، تووشی هەڵەیەک نەبی، تووشی بڵێن غەڵەتێک نەبی لەو ڕوویەوە. طبعا ئەم فەرمودەیە گوتمان ئەبوو سەعیدی خودری پێشتر ئێمە باسمان کرد، وەکو خودی ڕاوی فەرمودەی تریشی هەبووە لە 40 نەوەویە، بۆیە ئێمە وەکو ڕاوی و تەرجەمە و مێژووی ڕاوی ئێمە قسە لەسەر ناکەین، لەبەرەوە پێشتر ئێمە قسەمان لەسەر کردبوو. گوتمان ئەم فەرمودەیە ئیمامی مسلم ڕیوایەتەکە، بەڵام هەر لە صحیحی مسلمدا هاتووە کە ئەم فەرمودەیە هۆکارێکی هەبووە، یعنی وەکو دەڵێن سەبەب ورودی حەدیسەکە، هۆکاری فەرمودەکە بەڕێزان یعنی ڕووداوەک هەبووە، ئەویش کە ئەبوو سەعیدی خودری دەجێرتەوە، دەفەرمێت یعنی باسی خودبەی بڵێن نوێژی جەژنەکە، دەفەرمێت طبعا خودبەی نوێژی جەژن معروفە کە جیاوازە لەگەڵ خودبەی ڕۆژی جومعە، لەوەی جیاوازە کە دەکەویتە دوای نوێژ، بەڵام هەندی نوێژی خودبەیە خودبەکەی دەکەویتە پێش نوێژ. یعنی ئێمە هەفتانە کە دەچینە نوێژی جومعە، ئێمە یەکەم جار دادەنیشین لە خودبە، ئەو دوو خودبەی کە مامۆستا لەسەر مینبەر دەیدا، ئەو جا دوای دادەبەزی نوێژەکە دەکە. بەڵام ئێمە نوێژی جەژن، چه جژنی قوربانە چه جژنی ڕەمەزانە، ئەمە یەکەم جار نوێژی جەژن دەکەین، ئەو جا ئیمامەکە دەچتە سەر مینبەر، دوو خودبی کورد دەخوێنی. بەڵام ئەبوو سەعیدی خودری دەجێرتەوە، دەفەرمێت مەڕوانی کوڕی حەکەم یەکەم جار بوو خودبەی پێش خست لە نوێژی جێژن لە جاتی یەکەم جار نوێژ بکرێ، ئەو خودبەی چووسە مینبەر خودبەی بخوێنی، بۆ ئەوەی کە مەبەستی ئەوەی کە نوێژەکە چ بکە، نوێژەکەی تاخیرکە. دەفەرمێت فقام إليه رجل، أبو سعيد دەجێرتەوە دەفەرمێت پیاوەک هەستاوە لە ناو خودبە،
فرموي الصلاة قبل الخطبة، فرموي أي مروان نويش بيش خطبة، يعني بوي ببيري بهين توا. أو جاء فقال مروان قد ترك ما هنالك، وقبلين جاء قلت واز بينا دانشة من وازم لينا من أو متركت إيه بوي ليرة. فقال أبو سعيد أما هذا فقد قضى ما عليه، سمعت النبي صلى الله عليه وسلم يقول من رأى منكم منكرا فليغيره بيده، فإن لم يستطع فبلسانه، فإن لم يستطع فبقلبه، وذلك أضعف الإيمان. أبو سعيد فرموي والله أو بياوا أم أركي لسر شاني خوي جيب جيكر يعني ببيري هناوا بزمان بيقود تو غلطت كردوا سنتي بيغمر صلى الله عليه وسلم أويا كي كم جار نويش بكري أو جا خطبة تو ببيشوانا ويك خطبة بيشخص ببيري هناوا بلام أو هر بقسينا كردو هر بردام بولا خطبة قوتي أو أوي لسر خوي أدا كرد مهمي لسر خوي أدا كرد شو كمن بيستيما لبيغمر صلى الله عليه وسلم. بيغمر صلى الله عليه وسلم فرموي هر كسك كمنكركي بيني با بقوري بدستي خوي أغر نيتواني بزمان أغر نيتواني بدل لدواي ضل أما طبعا أغريك بدل أما لاوازي إيمان يعني للاوازي إيمان أغر إنسان تنيا بتواني بدل منكرك بقوري. أو جابر إنسان أم فرمودية شاهدك هي هل صحيح مسلم دا لفرمودية عبد الله كوري مسعود برزان كدالين شاهد يعني حديثة كتير معناها بهمان معنى أما نابت متابع أما نابت رواية لهمان حديث شو كحديثي إما وكوكوت مان حديثي أبو سعيد خدري أما حديثك مستقلة سربخوة حديثك تر حديث عبد الله كوري مسعود كوات حديث عبد الله كوري مسعود يبيت الشاهد لأبو حديثي أبو سعيد كوري خدري يعني أبو سعيد الخدري لبروا حديثي أبو سعيد معناه كي وكو حديثي ابن مسعود ده فرميت أن النبي صلى الله عليه وسلم قال في عمر صلى الله عليه وسلم فرموي عبد الله كوري مسعود ده جيرتوا لا صحيح مسلم ده هاتوا ما من نبي بعثه الله في أمة قبلي إلا كان له من أمته حواريون وأصحاب يأخذون بسنته ويقتدون بأمره. أما هتا إرادة فرميت پیغمبر صلی الله علیه و سلم فرمید هیچ پیغمبرک نیه اوانی لپیش من که خوای گور ناردی بو قومکی الا کومالا کس هبوینه پیدا گوتری حواریی يعني اوانی که نزیک کان اوانی ایمانیان پینا و اوانی که زور هاولی ام پیغمبر بوینه لدور برو لنزیک کان ام پیغمبر بوینه و اصحاب اوانی که ایمانیان پینا و مسلمان بوینه لو کاته يأخذون بسنته يعني پابندی فرمانکان و بلند سنتکان ام پیغمبر دبن و یقتدون بأمره و اقتداء بفرمانکان او کن بشوین فرمانکان او دکون دعای ده فرمی چی ثم انها تخلف من بعدهم خلوف ده فرمید بلام کومالا خلکی تر دور دکوی توا نه ایمانی پیدهینن نه بروان پیدکن یان مهم بجیان ناکن بشوینی ام پیغمبران ناکون يقولون ما لا يفعلون ها او قساني كذا كان ببيشواني كردوكانيانا ويفعلون ما لا يؤمرون واو كردواني كدي كان امريان بينكراو امريان بيكراو كردوي تربكن اوان او كردوانا كان دچن كردويك ده كان كامري بينكراون امر بيكراونين باو كردوانا او جاء هي موضع شاهد ليره دس بيدك او جاء فرموي پیغمبر صلی الله علیه و فرموي فمن جاهدهم بيده فهو مؤمن ومن جاهدهم بلسانه فهو مؤمن ومن جاهدهم بقلبه فهو مؤمن وليس وراء ذلك من الإيمان حبة خردل. فرموي بوي أو كسيكا جهاد لقل أوانا بكا يعني روبروان ببيتوا هول بدا إنكاريان بكا نهي لخرابيان بكا ريان لي بقري آموشغاريان بكا حتى دواي فمن جاهدهم بيدي بدست هول بدن أوانا بقورن يعني بقورن لخرابة لأبو باشا فهو مؤمن أوانا إيمان دارن ومن جاهدهم بلسانه فهو مؤمن أواني بدستي شغلنا أنتواني أقر بزماني خوشيان بتوان القصي خير لقليان بكن آموشغاريان بكن فهو مؤمن أوي كأوش نتواني ومن جاهدهم بقلبه أقر أوش نتواني هر هيش نبي هر بدل بيان نخوش بي كأوانا بشوين أم پیغمبران نكوتينا و روبروي پیغمبرکان و مسلمانان دبنا
و ئەزیەتیان دەدەن ئەگەر هەرنا هیچیان پێ نەکرا هەر بەدڵ پێیان نەخۆش بی ئەمە هەر مؤمنە هەر ئیماندارە وليس وراء ذلك من الإيمان حبة خردل بەڵام لە دوای ئەوە ئەگەر یەکێک پێشی خۆش بی کەواتە ئەسڵەن ئەمە هیچ مثقالە زەڕەیەک لە بڵێن ینی ئیمان لە دڵیاندا نییە. بۆیە بەڕێزان فەرمودەی ئەبوو سەعیدی خودری و لەگەڵ فەرمودەی عەبدوڵای کوڕی مەسعود هەردووکیان بنچینەیەکی زۆر گرنگن لە بنچینەکانی ئەمر بالمەعروف و نەهی عن المنکر ئەمر بە چاکە و نەهی لە خراپە. بۆیە بەڕێزان ئێمە دەینە سەر خودی فەرمودەکە و ئەو ئەحکامانەی کە پەیوەستە بەو فەرمودەیە و ئەو خاڵانە و ئەو بابەتانەی کە تایبەتن بەو فەرمودەیە وەکو باسیشمان کرد طبعاً ئەمە فەرمودەیەکی زۆر فراوان و گەورەیە یعنی ئێمە هەراوندا دەتوانین کۆمەڵە خاڵ باسکەین بەپێی ئەو کاتەی لە پێشمانەوە ئیلا زۆر ئەحکامی لە خۆی دەگری بەلکو کتابی گەورە هەیە نظام الحزب في الإسلام و دەیان ئاەتی قورئان سەدان فەرمودە و هەرسوکەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابە و سەلەفی صالح و ژیانی ئەوانە هەمویان ژیانی ئەوانە هەمویان ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بووە. بۆی ئێمە دێن بەپێی بڵێن ئەو کاتەی ماوە قسە لەسەر ئەم فەرمودە دەکەین و بەپێی بڕگەکان و بەپێی بڵێن معنای حەدیسەکە. خاڵی یەکەم بەڕێزان ئەم فەرمودەیە بەڵگەیە لەسەر ئەوە کە ئەمە واجبەکە لە واجباتی شەرعی یعنی ئەمە نە سونەتە نە مەندوبە نە موباحە نە مستحەبە بەلکو یەکێکە لە ئەرکە شەرعیەکان لەسەر شانی هەموو ئینسانێکی ئیماندار ئینسانی موسڵمان. چۆن نوێژ فەرزە لەسەری چۆن ڕۆژی مانگی ڕەمەزان فەرزە زەکات ئەوەی کە بڵێن مالی گەشتە ئەم نیسابە لەسەری فەرزە حەج ئەوەی کە توانای هەیە فەرزە ئەمر بالمەعروف و نەهی عن المنکر یەکێکە لە فروزەکان یەکێکە لە فەرائیزەکان یەکێکە لە واجباتەکان. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر دیقەت بدەی لە فەرمودەکە فەرمووی من ڕەئا منکم منکرا فەلیغەیڕه بەلامی ئەمر بە سیغەی ئەمر و ئەمەش هەموو زانایانی زمانەوانی و شەرعی متفقن لەسەر ئەوە ئەگە بێت و وشەیەک لەفزەک فەرمانێک بە مطلقی بەڕەهایی هاتبی هیچ قەرینەیەک نەبی کە ئەم فەرمانە معنایەکەی بگۆڕدرێ لە وجوب لە بوو نەدب یان لە بوو ئیباحە کەواتە ئەمە ئەسڵ وایە کە ئەمە واجبە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی چی فەلیغەیڕه دەبی چ بکە دەبی بگۆڕی. ئەو جا لێرە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕێزان فەرمووی فەلیغەیڕه نەیفەرموو فەلیونکره کە ئەمە بەڕاستی زۆر کەس لەوە تێکەوتووە زۆر کەس بەهەڵەت تێگەیشتووە لەو فەرمودەیە یعنی وا دەزانی تەنیا ئینکاری منکار کیفایەتە نەخێر. پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو من ڕەئا منکم منکرا فەلیونکره ئەگەر بەس ئینکار بی ئەمە کابرا بەس بە قسەیەک و تەواو کۆتایی پێدێ بەڵام دەبی هەموو هەوڵ و تێکوشانی بۆ ئەوە بی کە بگۆڕی نەهێلی ئەو منکەرە لە ناوی ببە. بەڕێزان إنكار المنكر يعني إزالته تغيير المنكر يعني إزالته پیغمبر صلی الله علیه وسلم فرموی فلیغیره نەیفەرموو فەلیونکره. بۆیە بەڕاستی لە نێوان ئەم دوو وشە زۆر جیاوازی هەیە لە نێوان ئەم دوو وشەیە. فەرمووی فەلیغەیڕه نەمجەڕەد ئینکاری بکە بەس تەنیا بە قسەیەک و کۆتایی پێبێ باشە بەڵێ ئەسوڵی خۆی هەیە وەکو گوتمان زاوابەتی خۆی هەیە ئسلوبی خۆی هەیە شێوازی تایبەتی خۆی هەیە یعنی ئەوانە هەمووی دەبی ڕەچاوکە بڵێن ئەحوال و مولابەسات و اختیاری کاتی گونجاو و شوێنی گونجاو و هەتا دوایی ئەمانە هەمووی دەبی ڕەچاوی بکە بەڵام ئەسڵ وایە کە دەبی واجبە لەسەری کە دەبی بگۆڕی ئەگەر توانای هەیە ئەگەر ئەستیطاعی هەیە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی فەلیغەیڕه بیەده و بەو تەسەلسولەش بەدەست دەبی چ بکە دەبی بگۆڕی ئەگەر توانای هەبی. بۆی بەڕێزان ئەگەر
طبعا دقت بدەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی من رأى لێرە زانایان دەفەرمون چی؟ دەفەرمون لێرە مەبەستی تەنیا ئەوە نییە کە بە چاوی خۆی ببینی. طبعا دوو شت دەگرتەوە، یان ئەوەیە فعلەن بە چاوی خۆی منکەرەکەی بینی، بە چاوی خۆی منکەرەکەی بینی، خۆی ڕاستەوخۆ، ئەمە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی من رأى، یانیش زانایان دەفەرمون ئەگەر نەشی بینی بی بەڵام بە یەقین پێیان ڕاگەیاند، یعنی بە یەقین بە بەڵگە بە علم بە زانست یعنی پێی گەیشت کە فلان کەس یان منکەرێک لە فلان جێ یان فلان کەس ئەو منکەرەی ئەنجامدا، یعنی دڵنیابی لەوەی کە ئەم منکەرە ڕووی داوە ئەم کاتەش فەلیغەیڕه بیەدیه، کەواتە من رأى چێ ڕؤیە العین ڕؤیە البەصەر ڕاستەوخۆ بە چاوی خۆی بینی بی یان بیستبی لەو کاتە ئەو منکەرە کە مەسەلەن ئەگە قسەیەک بی گوناحەکە تاوانەکە با بڵێن کوفریەکە ئیلە ئاخری، یان بینی بی بە چاوی خۆی ئەو منکەرە، یانیش ئەگەر نەشی بینی بی بەس بە یەقین بە علم پێگەیشتووە بە بەڵگە هیچ گومانی تێدا نییە کە ئەم منکەرە ڕووی داوە، ئەمەش دەگرتەوە. ئەو جاش بەڕێزان فەرمووی منکەران، کەواتە لێرە خاڵێکی گرنگە بەڕێزان، دەبی ئەم شتە فعلەن منکەر بی، دەبی فعلەن منکەر بی متفق عەلەیه بی، نەشتێک بەلای تووە منکەرە بەلای تووە، یعنی بۆیە جار وهەیە مەسەلەن شتەکە ئەسڵەن شتێکی خلافیە، هەندێک لە زانایان ئەسڵەن پێیان وانییە کە هەر گوناح مەسەلەن، یعنی کردەوەیەکە بوون مونە لەوانەیە مەسەلەن هەندێک ئەلعاب و گەمە و مەسەلەن کە حتا هەندێک لە زانایان دەڵێن ئەمە یعنی ئەگەر بێت و زیادە ڕەوی تێدا نەکرێ قەی چیەکە، یعنی دەڵێ مەسەلەن کابرا دەیەوێت هەندێک بڵێن کات بەسەر ببە هەندێک ئیسراحەت بکە بۆ نمونە مەسەلەن، یعنی ئەمانە ئێستا بۆ نمونە کۆمەڵە گەنجێک مەسەلەن تۆپانێ دەکەن، یعنی یەکێک بێت بە منکەر بزانێ بەڵێ ئەمە مخالفیشە، ئەمە کاکە ئەمە منکەر نییە، یعنی بێت بکەویتە ناویان ئیتر بڵێ بەدەست دەتوانم لێیان بدەم و نێلم گەمەکەیان لێ تێک بدەم، ئەخر ئەمە منکەر نییە، بەلای تووەوە منکەر نییە، ئەمە شەرعەن ئەمە پێ ناگوترێ منکەر، بۆیە یعنی دەبی ئەمەش یەکلا بکرێتەوە، دەبی ئەو کەسە یەقینی هەبی کە ئەمە منکەرە، کە ئەمە حرامە، کە ئەمە تاوانە، کە ئەمە سەرپێچی فەرمانی خوا و پێغەمبەرە درود خوای لەسەری، کە ئەمە بەڵگەی قەطعی لەسەرە کە دروست نییە، کەواتە ئەمەش دەبی کابرا یەکلا ببیتەوە، نەوەکو گوتمان گومانی هەبی لەسەری، بۆیە ئەمەش خاڵێکی گرنگە، ینی مخالفەیەکی شەرعی تەواو بی. بۆی لێرە بەڕێزان ئەمە پەیوەندی بە چووە هەیە؟ پەیوەندی وەکو گوتمان بە ئەسڵێکی شەرعیەوە هەیە، ئەویش کە ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیە. هەرێ باشە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە لە یعنی لە ئیسلام حکمی چییە؟ طبعا ئەمە وەکو گوتم بابەتێکی فراوانە، ئێمە بە خێرایی چەند خاڵێک باسەکەین. یەکەم چەندین ئاەتی قورئان هاتووە کە هانی ئینسان ئیماندارەدا ئەمری پێدەکە بەوەی کە دەبی ئەمر بە چاکە بکە نەهی لە خراپە بکە. لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 104 خوای گەورە دەفەرمێ چی؟ وَلْتَكُن مِّنكُمْ أُمَّةٌ يَدْعُونَ إِلَى الْخَيْرِ وَيَأْمُرُونَ بِالْمَعْرُوفِ وَيَنْهَوْنَ عَنِ الْمُنكَرِ وَأُولَئِكَ هُمُ المفلحون. فەرمووی وەلتەکن یعنی واجبە لەسەرتان ئەی ئیمانداران ئەی موسڵمانان، دەبی ئێوە لە ناوتان کۆمەڵە کەسێک تایبەت بکرێن کە دائیمەن بانگەوازی خەڵک دەکەن لە بوو دین، لە بوو خێر، لە بوو چاکە، لە بوو باشە، وەیەأمرون بالمعروف وینهون عن المنکر، ئەمر بە چاکە دەکەن نەهی لە خراپە دەکەن. ولا صحیح مسلم داهاتووە فەرمودەی ئەبوو هورەیرەیە کە دەجێرتەوە دەفەرمیت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی چی؟ فەرمووی من دعا إلى هدى كان له من الأجر مثل أجور من تبعه لا ينقص ذلك من أجورهم شيئا. فەرمووی هەر کەسە کە ڕێپێشاندەری خەڵک بکە لە بوو شتێکی چاک، لە بوو شتێکی باش، لە بوو خێرێک، ئەو کەسە هەر کاتێک ئەو خێرەی کرد یان هەر کەسێک بەهۆی ئەو قسە خێرە یعنی کردەوەیەکی چاکی کرد، خێر و ئەجر و پاداشتی هەموو ئەو خەڵکانە کە بەهۆی ئامۆژگاری و نەسەحەتی ئەو بوو
کەسەیەکە مەکە و بۆ ئامۆژگەرەکە بۆ خاوەن بڵێن ئەمر بە چاکە نەهی لە خراپە ئەخێرەکە بۆ ئەو دەگەڕێتەوە. خاڵێکی تر بەڕێزان خوای گەورە باسی سزای ئەو کەسانەمان بوو دەکە ئەوانەی کە ئەمر بە چاکە ناکەن و نەهی لە خراپە ناکەن. بزانە خوای گەورە باسی بەنی ئیسرائیلەکە یەکێک لە سزا هەرە گەورەکان کە سەپێنراوە بەسەر بەنی ئیسرائیل بەهۆی چییە؟ خوای گەورە دەفەرمی چی؟ لوعن الذين كفروا من بني إسرائيل. خوای گەورە نەفرەت و لەعنەت لەو کەسانەی کردووە لە بەنی ئیسرائیل ئەوانەی کە کافر بوون لە بەنی ئیسرائیل على لسان داوود وعيسى بن مريم. دەفەرمێت بوو لەبەرچی نەفرەت لێکراوە لەعنەتی ئەو کراوە دەرکراون لە ڕەحمەتی خوای گەورە عەزاب و سزا دەدرێن لە ڕۆژی قیامەت لەبەرچی ذلك بما عصوا وكانوا يعتدون لەبەرەوە چونکە ئەوان سەرپێچی فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوایان کردووە و سنووری خوایان بەزاندیوە ئەوجا كانوا لا يتناهون عن منكر فعلوه لبئس ما كانوا يفعلون. لەبەر ئەوە چونکە ئەوان هەر کاتە کە منکەریان دەبینی نەهیان لە منکەر نەدەکرد نەهیان لە خراپە نەدەکرد وازیان لەو خەڵکە دەهینا دەیان گوت خەڵکەکە چۆن بی کەیفی خوانە بزانە بەداخەوە کە زۆر کەس ئێستش وا دەڵێ یانی دەڵێ کاکە تو چی ئیشت بە خەڵک ئینشاءالله هەموو خەڵک دەچێتە دووزەخ خەڵک هەمووی با مجرم بی با فاسق بی با بێدین بی با ملحد بی با کافر بی تو حقت چییە خەریکی عیبادەت و دینداری خود بە. ئەمە بەڕێزان ئەمە پێچەوانەی مەبادی ئیسلام. سانی مسلمان داوای تەنیا لێ نەکراوە کە کەسێکی صالح بی بەڵکو داوای لێ کراوە کە کەسێکی مصلح بی. دەبی تەنیا بەس پەروشی ئەوە نەبی کە خۆت ڕزگار بکەی لە عەزابی خوا و لە دووزەخ دەبی هەوڵ بدەی هەتا لە ژیاندا ماوی بانگەوازی خێر و چاکە و باشە بکەی لە بۆ خەڵکیش بۆ ئەوەی خەڵکیش هەمووی بێنە سەر ئەم ڕێیە ڕاستە خەڵکیش هەمووی مسلمان بن خەڵکیش هەمووی ئیمان بینن بۆ ئەوەی خەڵک ڕزگار ببی لە عەزابی خوا و لە جەهەنەم. ئەمەیە بڵێن مەبادی ئیسلام. بۆیە لە فەرمودەیە کە ئیمامی ئەبوو داوود و ترمذی و ابن ماجە و نسائی و ئیمامی ترمذی بە صحیحیشی داناوە کە فەرمودەی ئەبوو بەکر الصدیقە دەفەرمی چی؟ دەفەرمێت قال تعالى يا أيها الناس طبعا أبو بكر دفرميت يا أيها الناس إنكم تقرؤون هذه الآية يا أيها الذين آمنوا عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم. دفرميت وإني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إن الناس إذا رأوا الظالم فلم يأخذوا على يديه أوشك أن يعمهم الله بعقاب من عنده. دفرميت أي خلچينا دەبینم زۆر کەس ئەو ئاەتەی کە دەخوینتەوە وەکو بڵێن بەهەڵە لەو ئاەتە تێدەگەی کە خوای گەورە دەفەرمێت ئەی خەلچینە ئەی ئیمانداران ئێوە ئاگاتان لە نەفسی خۆتان بی و حەقتان بەسەر ئەوە نەبی ئەوانەی کە گومڕا بووینە ئەگە بێت و ئێوە لەسەر ڕێی هیدایەت بن. طبعا ظاهری ئاەتەکە باسی ئەوە دەکات بەڵام معناکەی جیاوازە. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی چی؟ واللهی ئەبوو بەکر دەفەرمی من بیستم لە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی خەڵک ئەگە بێت و ستەمکاری بینی و هەوڵ نەدەن ڕوبەڕووی ببنەوە و دەستی بگرن و دووری بخنەوە لەو ستەمە واللهی زۆر نزیکە کە خوای گەورە عقابك سزایەک عەزابێکی گشتی بنێریتن تەنانەت ئەوانی کە چاکن و صالحنیش لەناو دەچن. لە فەرمودەیەکی تر کە ئیمام ئەحمەد و ئیمام ترمذی ڕیوایەتەکەن حذەیفەی کوڕی یەمان دەفەرمیت پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمیت والذی نفسی بیده لتأمرن بالمعروف ولتنهون عن المنكر أو ليوشكن الله أن يبعث عليكم عقابا منه ثم تدعونه فلا يستجاب لكم. كإمام الترمذي بحسني دانوا دفرميت أو بلن سند بو ذات دكم كنفسي مني بدسته أجابتو إيه وأمر بشاكنا كان نهي لخرابنا كان والله خواي جورا عذابك عقابك دنيريتن أو جاتنا نتشاكا كانشتان كدعاء دكن خواي جورا دعاء أوان لي قبولناك. لا حديث كتير إمام أبو داود وابن ماجه وابن حبان كبصحيح دانوا بيغمبر صلى الله عليه وسلم دفرميت ما من رجل يكون في قوم يعمل فيهم بالمعاصي يقدرون على أن يغيروا عليه ولا يغيرون إلا أصابهم الله منه بعقاب قبل أن يموتوا.
زانە بەڕێزان زۆر خەتەرناکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت واللهی نییە قەومێک لەناو ئێوە کە بزانن کۆمەڵە خەلکانێک بزانن لەناو خەڵک لەناو قەومەکە کۆمەڵە کەس خەریکی تاوان و مەعسیە و بێئەمری خوا و فسق و فجور و منکەراتن، ئەو جاش توانیان هەیە کە بگۆڕن بەڵام نایگۆڕن ئللا خوای گەورە عقوبەیەکی سەخت و سزایەکی گشتگیر بۆ ئەوانە دەنێریتن پێش ئەوەی کە بمرن هەر لە دنیا پێش ئەوەی کە بگەڕێنەوە لە قیامەت. ئەو جا بۆیە بەڕێزان ئەو جا ئێمە پێشتریش باسمان کرد یەک لە فەرمودەکانی تایبەت بە نەسیحە کە فەرموون یەکێک لەوانە النەسیحەت و الدین و النەسیحە ئامۆژگاری، بۆیە واجبە لەسەر ئینسانی ئیماندار ئینسانی موسڵمان کە ئامۆژگاری بکە. ئەمەش تەغییری منکەرە بەچی بە لیسان. بۆیە بەڕێزان لێرە لە فەرمودەکەی بڵێن ئەبوو سەعید خودری وەکو دەبینین سێ ئاستی داناوە لە بوو گۆڕینی منکەرەکە. سێ ئاستی یەکەم بەدەست فەرمووی من رأى منكم منكرا فليغيره بيده، هەر کەسێک منکەرێکی بینی با بەدەستی خۆی بگۆڕی ئەگەر توانای هەیە. یەکەم جار کەواتە یەکەم جار دەبی بەدەست بگۆڕی ئەگەر توانای هەیە، ئەگەر نەیتوانی ئەو جا بە زومان، ئەگەر نەیتوانی ئەو جا بەدڵ. بۆیە ئەم تەسەلسولە ڕەچاو کراوە لە فەرمودەکە. لێرە بەڕێزان توانا چییە؟ ئەو کەسە بوو نمونە ئەوەی کە سوڵتەی هەیە، ئەوەی کە سوڵتەی هەیە کە قووەی هەیە هێزی هەیە توانای هەیە، ئەمە ئەرکی شەرعی سەرشانی دەسەڵاتداران بەڕێزان لە وڵاتی مسلمانان دەسەڵاتداران بەداخەوە کە دەبینین ڕوژانە دەیان و سەدان منکەرات لە پێش چاوی خەڵک دەکرێت. ئەو دەسەڵاتدارە تاوانبارە کە خۆی بە مسلمان بزانێت، کە خۆی بە مسلمان دادەنێ و ئەو منکەرەی ناگۆڕی تاوانبارە. ئەو کاربەدەستە ئەو بەرپرسە ئەو دەسەڵاتدارە کە توانای گۆڕینی ئەم منکەرەی هەیە بەڵام نایکە ئەمە تاوانبارە. یان ئەگەر بە قسە بیکە ئەمە ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ نەکردووە لەبەرەوە ئەو توانای هەیە بەدەست بگۆڕی. ئەم شوێنانەی کە کاری خراپ تێدا ئەنجام دەدەن خەڵکی ئاسایی ناتوانانی بچی قەپاتیان کە بچی بیانگری بچی بیان دەدە دادگا مەسەلەن، بەڵام ئەو کەسەی کە بەرپرسە دەسەڵاتدارە قووەتی هەیە هێزی بەدەستە توانای هەیە ئەو بەڵێ ئەرکە لەسەر شانی ئەو کە بەدەست دەبی بگۆڕی. یان بەڕێزان باب دایک و باب لە ماڵ دەسەڵاتیان هەیە کاتی کە مناڵەکەیان یعنی هەوڵ بدەن دەستی منداڵەکانی خۆیان بگرن نێلن بە شوێن خراپە و خراپەکاری بکەون. ئەگەریش جارێک منکەرێکیان بینی لە ناو ماڵی خۆیان خۆ توانای هەیە بیگۆڕی، ئەو توانای هەیە دایک و باب. یان بۆ نمونە مدیرەکە لە مەدرسەیەک کارێکی خراپ هەیە شتێکی بێچاوانەی دین و ئەوە هەیە ئەو دەسەڵاتی هەیە کە نەیلی مدیری ئەو مەدرسەیە مدیری دایرەیەکە مەسەلەن باشە بەرپرسی چەند کەسەکە بە پێی دەسەڵاتەکەی خۆی باشە دەبی دەسەڵاتەکەی خۆی بەکار بینی، دەبی هەوڵ بدە ئەم بێئەمریە لای بدە باشە. بۆیە بەڕێزان طبعاً خاڵێکی تر دەبی تحقیق بکە لەوەی کە یعنی دڵنیابی لەوەی یعنی یەک لە خاڵەکان کە بڵێن پێش ئەوەی کە دەست بکە بە گۆڕینی منکەرەکە دەبی دڵنیابی لەوە کە گۆڕینی ئەم منکەرە لە بەرژەوەندی دین و ژیندا، لە بەرژەوەندی دین و خەڵکدا، لە بەرژەوەندی العیباد والبیلاد باشە. بەڵام ئەگەر گومانی هەبی لەوەی کە وڵی ئەگەر ئەو منکەرە بگۆڕی لەوانەیە منکەرێکی گەورەتر دێتە جێی کەواتە هەیە ئەو کاتە دەبی وازی لێبینی دەبی نەیگۆڕی. یعنی بۆیە بەڕێزان حتا دەجێرنەوە دەفەرمۆن ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی لەو سەردەمە لەگەڵ کۆمەڵە بڵێن خەڵکی تر بووە پێکەوە بووینە لە ڕێ ڕوویشتینە قەومەکیان بینیوە لە تەتار لەو کاتە ئەوانی تەتار طبعاً وەکو دەڵێن دەهاتن هەرچی خراپەکاریە و کوشتن کاری و بڵێن جەریمە هەیە ئەنجامیان دەدا.
بینیان کۆمەڵە قەومێک لە تەتار لەو سەر هەموو کەوتبوون و سەرخۆش ببوون ئەوەندە عەرەقیان خوارد بووە سەرخۆش بوون. یەک لەو کەسانی کە لەگەڵ شەیخ الئیسلام تەیمیە دەبی دەڵێ دەچم قسەی خێریان بوو دەکەم ئامۆژگاریان دەکەم پێیان دەڵێم ئەوە کارێکی خراپتان ئەنجام داوە ینی والحاصل بۆ ئەوەی کە عەرەق نەخونەوە. ابن تەیمیە فەرمووی دعوهم فەرمووی وازیان لێبینە هؤلاء إذا سكروا سلم الناس من شرهم وإذا أفاقوا أفسدوا. فەرمووی وازیان لێبینە لێگەر بە هەر سەرخۆش بن چونکە ئەوانە بەخوا هەر ئەو کاتێک کە سەرخۆشن خەڵک بە مرتاحی لە ماڵی خۆی دانیشتووە و بە ئیسراحەتی دەنوی و خەڵک ڕزگار دەبی لە شەڕی ئەوانە هەندی سەرخۆشن بەڵام هەر کاتێک عەقلیان هاتەوە هۆشخوان ئەوان دێن جەریمە دەکەن خەڵک دەکوشن ئەزیەتی خەڵک دەدەن زوڵم مستەمەکەن هەر لێگەرێ بە سەرخۆش بن سەرخۆشی بینەوە باشترە کەواتە بزانە بەڕێزان ئەمە فقهی ئەولەویاتە بەڕێزان ئەمە کەسەکە دەبی فەقیه ئەگە بزانی واللهی بوون مونە من ئەم کارە ئەنجام خراپترە بی یعنی ئێستەی وا هەیە بوون مونە منداڵەکەی دەیەوێت بە زوور مەسەرەن دەبی نوێژی بکە دێتن بە لێدان فێرە نوێژی دەکە ئاخر ئەمە تو بەو شێوازە فێرەکەی خۆ ئێستا لە پێشچاوی تو دەیکە ئەو جاش مێشکی لە خۆی نییە بەلکو ڕەکی لە نوێژیش دەبیتەوە لەبەرەوە بە زۆر ئەتو پێی دەکەی بە تونند و تیژی و بە قسێ ڕق و بەوە سبەینێ تو لە ماڵنی تو ئاگال لێ نییە نوێژی نەکردووە پێش دەڵێت کردومە کەواتە نەتیجەکە خراپتر بوو لە جاتی باشتر بی خراپ بۆیە جاروە هەیە گۆڕینی منکەرەکە پێویستی بە حیکمەیە پێویستی بە بڕیارێکی ڕاست و درست و تەندروستە پێویستی بەوەیە کە تو بزانی ئایا مەئالەکەی نەتیجەکەی مەسیرەکەی بەرەو باشترە بەرژەوەندی خۆی تێدا بەرژەوەندی دینەکەی تێدا بەرژەوەندی خەڵکی تێدا یان نەخێر. خاڵێکی تر بەڕێزان وەکو گوتمان طبعاً کە ئەمە لە خاڵی یەکەم بە گۆڕین بەدەست ئەگەر توانای نەبوو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت فمن لم يستطع فبلسانه ومن لم يستطع فبلسانه بەڵام ئەگەر توانای نەبوو ئەتو توانات نییە بەڵام توانای ئەوەت هەیە کە قسەیەکی خێر بکەیت توانای ئەوەت هەیە کە ئامۆژگاری بکەیت طبعاً لێرە بەڕێزان دەبی ڕەچاوی ئەوە بکرێ وەکو گوتم ئوسوڵ و زاوبتی خۆی هەیە یعنی بە قسەش نابی بە تونند و تیژی نابی بە تەشهیر و بە بڵێن فەزحکردن و بە ئابروو بردننی خەڵک و ئەمە ئینکار نییە بەڕاستی دەبی بەڵێ جاروە هەیە مەسەلەن تەخویفیشی لەگەلە بە تایبەتی دایک و باب لەبوو منداڵەکانی جاروە هەیە قەیچیەکە قەیناکە با هەندێک ترسیشی لەسەر بی چونکە هەندێک جار ئەگەر ترسی لەسەر نەبی لەوانەیە سوودی نەبی ئەمە دەبی خۆی بەڕاستی حەکیم بی دانابی بزانی کەی بە قسەی خۆش کەی بە قسەی ڕق کەی بە تونند و تیژی طبعا نەک تونند و تیژی ینی وەکو گوتمان بە هەندێک بە ترسی لەگەلبی بە تەخویف بەڵام ئەسڵ وایە بە تەرغیب بی بەڵێ تەرهیبیشی ئەسلوبە یەکێکە لە ئەسلوبەکانە یەکێکە لە شێوازەکانە بەڵام تەرغیبەکە پێشترە لە تەرهیب تەحبیبەکە پێشترە لە تەخویف کەلیمەی طەیبە پێشترە لە کەلیمەی مەسەلەن غەیر طەیبە ینی کەلیمەی ڕق و تند ئەو جا بەڕێزان ئەگەر توانای ئەوەش نەبوو بە زمانیش کە دەڵێن توانای ئەوە نەبوو دەبی بزانی ئایا مەسەلەن جاروا هەیە کەسەکە دەڵێ دەزانی سوور دەزانی یەقین دەزانی تەنانەت ئەگەر بە زمانیش ئینکاری ئەم منکەرە بکە یان دەگیرێ یان مەسەلەن لێ دەدرێ بەلکو تەنانەت دەکوژرێ تەنانەت مەسەلەن لەوانەیە ئابڕووی ببردرێ والحاصل زۆر شت لەوانەیە ئەو دەبی مەساڵح و مەفاسد بڵێن بەراورد بکە بۆیە مەسەلەن جاروا هەیە تەنانەت لەوانەیە لە وەزعێکدایە لە وڵاتێکدایە لە شوێنەکە تەنانەت قسەی حەق بە ئاشکراش ناتوانی بکە ئەو کاتە بەلای کەمەوە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی فبقلبه ومن لم يستطع فبقلبه باشە بەچی بە دڵ لێرە یعنیان مەسەلەن جارو هەیە دەزانی ئەگەر بە زمان مەسەلەن بەرامبەری وەکو گوتمان ئەزیەتی دەدە یان لە ناوی دەبە دەکوژی مەسەل ئەوانە بەڵێ بەدڵ بەڵام مەسەلەن نابی کابرا بڵێ وڵی من ئەگەر
ئەوەم کرد یعنی نابی تووشی هیچ شتێک بم ئەمەش نە مەسەلەن کەسێک دەبی تەحملی ئەوە بکە با مەسەلەن قسە پێ بگوترێت تەنانەت با جوینی پێ بگوترێ تەنانەت مەسەلەن حتا با تەحمل بکە ئەگەر هەندێک ئەزیەتی خوارد ئەگەر گیرا مەسەلەن یعنی ئەمە ئاساییە ڕێی ئیسلام ئەو هەیە ئەگەر ئێمە تەماشا بکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابەکان چەند زەحمەتیان بینیوە لە ژیانی خۆیاندا ئێخوا ئەگەر ئەوانش بڵێن وەڵا ئەکەواتە ئەوان دەبی هیچ ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیان نەکردبوو لەو کاتە بەڵام کردیان بۆیە لقمان الحەکیم کە بڵێن ئامۆژگاری کوڕەکەی دەکە دەفەرمێت یا بونەیە ئەقیمی الصەلاتە وأمر بالمعروف وانهى عن المنكر نوێش ئەنجام بدە ئەمر بە معروف و نەهی لە خراپە بکە دوای دەفەرمی چی واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور بەڵام ئارامیش بگرە کاتی کە ئەمە باجی هەیە ئەمر بالمعروف و نەهی عن المنكر باجی خۆی هەیە کەواتە نەمعنەوەی ئەوە من هەر کاتی کەمێک ئەزیەت درام کەمێک دەموچاوەکی گرژ لە بەرامبەر کەمێک تهدید کرام کەمێک قسەیەکی ڕق بە من گوترا ئەمە جوبنە ئەمە خەوفە ئەمە ترسنووکیە ئەمە حەذەر نییە بەڵێ ئینسان دەبێ حەذەری خۆی وەربگری بەڵام بەڕێزان زۆر جار حەذەر نییە ئەسڵەن ئەمە ترس و جوبنە ئینسان دەبی بەس لە خوا بترسی لە خەڵک نەترسی بەڵێ دەبێ حسابی خۆی بکە ئەگەر زانی فعلەن دەکوژرێ فعلەن ئەزیەتی زۆر دەدرێ فعلەن زەرەری زیاترە لە قازانجی با تەنانەت با قسەی حەقیش نەکە لەو کاتە بەڵام نەک هەموو کاتە بە بیانوبی لەوەی لەبەر هەر تەسریحێک لەبەر هەر شتێک بێت ئەو واز لە دینەکەی بهینی واز لە فەرمانی خوا و ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بهینی نە ئەو کاتە نابی بێتە ئاستی سێم بڵێ تەنیا من لە دڵ دەیگۆڕم بەڵام ئەگە زانی فعلەن تهدیدەکان حەقیقین ئەو کاتە دەکرێ بڵێ کاکە بەڵام ئەو کاتەش دەبی بەدڵ منکەرەکەی پێنەخۆش بی ڕکی لە منکەرەکە ببیتەوە حەزی لێبی ئەو منکەرە نەمینی لە دڵەوە چونکە ئەگەر لە دڵیش پێی خۆش بی بەڕێزان ئەو کاتە طبعاً ئەو وەختی هیچ فەرقی نابی لەگەڵ ئەو کەسەی کە منکەرەکە ئەنجامەدا وی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی وەلەیسە وەراء ذلك من الإيمان حبة خردل لە دوای ئەوە بەڕاستی هیچ ئەوە نییە هیچ ئیمان نییە ئەو کاتە کابرا وەکو بڵێ ئیمانی خۆی لە دەسەدا کەواتە بەلای کەمەوە کاکە خۆتو لە ناو کۆمەڵگایەکی هەمویان مجرم و دژمنیش بن خۆتو خۆ خەڵک چۆزانی تو لە دڵەوە تو ڕکت لەو لە کوفرە لە شرکە لە جەریمەیە لە فسقە لە تاوانە لە گونەحە لە حرامە خەڵک چۆزانی کەواتە ئەتو دەتوانی بشاریەوە ئەوە بەڵام ئەگەر لە دڵشتەوە ئەتو هەر پێت خۆش بی کەواتە تو هیچ فەرقت نییە لەگەڵ ئەوان بۆیە ئەمە زۆر خەتەرە ابن مسعود دەفەرمێت هەلەکە من لم يعرف بقلبه المعروف والمنكر هلك من لم يعرف بقلبه المعروف والمنكر أو كسل ناوچوە ئەوەی کە تەنانەت لە دڵیشیدا لی تێکەڵ بووە معروف بوویتە منکر بوویتە معروف بوویە بەڕێزان ئەو جاش لە ناو دڵی مەسەلەن جاروە هەیە بوو نمونە من ناتوانم بە زمانیش قسەیەکی خێر بکەم لە مەجلیسێک کە کوفری تێدا دەکرێت من ناتوانم بە زمانیش ئینکاری ئەم منکەرە بکەم على الأقل دەبی هەستم لەوێ نابی لەوێ بمینم نابی بڵێم وڵی جا خۆ من لە دڵەوە ئەم کوفریەم پێ نەخۆشە و من هەر لەوێش دانیشتومە نابی کەمترین هەڵوێست ئەوەیە کە تو هەستی لەوێ مەجلیسەکە بەجێ بێنی بۆی خوای گەورە دەفەرمی چی وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها دەفەرمێت لە قورآن بۆ ئێوە دابەزی و ئەگەر بیستان لە مەجلیسێک کوفری بەخوا و بە پێغەمبەر و بە ئاەتەکان و بە شریعەتی خوا و بە شەعیرەکانی ئیسلام هاتەکردن فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره بۆیە لەگەڵیان دامەنیشن هەتا ئەو مەوزوعە بگۆڕدرێ هەتا جارێکی تر لە مەجلیسێکی تر نابی بێ ناو ئەو مەجلیسە ئەگەر لەویش بی دەبی هەستی لەو بەجێبێنی ئەو مەجلیسە إنكم إذا مثلهم ئەگەر بڵێ وڵام من خۆ من لە دڵەوە پێم نەخۆشە بەس قەیناکە هەر لێرە دادەنیشم ئەتو وەکو ئەوانی إنكم إذا مثلهم إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا ئێوە وەکو منافقن ئەگەر کافریش نەبن بەو قسانەی کە ئەوان کردیان ئێوە منافقن ئێوە ظاهرن خۆتان دەردێخن وەکو ئەوانن لەگەڵ ئەوان دانیشتون بۆیە خوای گەورە فەرمووی
لروج قيامت خواي جورا منافقة كان بيش كافران ايوا منافقا اوان كافرن ايوا لقل اوان كودكة ولا جهنم والعياذ بالله. بوي برزان زور خطر ده بإنسان آقاي لخوي بي. بوي لربرزان فرمودكا ده فرميت إنسان مسلمان اگر تواني بدز بگوري نابي بيتا آستي دوان بزمان، اگر تواني بزمان بگوري نابي بيتا آستي سيم كا بلين دلا باشا. او جا إنسان نابتن إلا اگر عذري هبي، نابتن إلا اگر معذور بي باشا، يعني عذركي تايبتي هبي. پیغمبر صلى الله عليه وسلم لفرموديه كإمام مسلم روايتك ده فرمي شي إنه يستعمل عليكم أمراء فتعرفون وتنكرون، فمن كره فقد برئ ومن أنكر فقد سلم، ولكن من رضي وتابع. حديثك صحيحة برزة ده فرميت والله كوملا بربرسو ها ده صلاة دار دبنا بربرستان او جا هندك شت لواني بيتان باش بهندك شت منكرة ده بيهول بدن بقول ده من كره او يكبي نخوش بك او منكراته فقد برئ او جناحبونان وسري، ومن انكر او بزمان فقد سلم اما شاكتر باشتره، ولكن من رضي وتابع ادي اوي كاب راضي بيتنو اصلا تشابلاي شيبو ليبدا تنو هالباركي شيبو بكاتنو بشويني اوان بكوي كواته هيش فرق يعني لقال شيء لقال اوان. بوي لفرمودي كتركا صحيحه ك لصحيحين ده هاتوا كاتي بيغمر صلى الله عليه وسلم باسي ياجوج وماجوجك كاتي كدين حمو او خلق لنا ودبن ها زينبي كتشي جحش كخزاني بيغمر صلى الله عليه وسلم فرمو يا رسول الله أنهلك وفينا الصالحون باشا يأجوج ومأجوج دين حمو عن لنا ودبن باشا شون ذكري دي خلقك صالح وشاكو دين دارو اوانش تيدانيها باشا ايه مش لنا ودچين اگر صالح يجبين فرموي قال نعم اذا كثر الخبث بلي اگر خرابكاري زور بو چونك اوي كچاك صالحة روجك دموچاوي گرج نبوه تيك نچوه روجك نهي لمنكري نكردوه بو خرابكاري اوها زور بو او جا ها خواهي قورد فهمت واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة خوتان ببارزن لو عذابه لو فتنه كنكتن يا اواني خراب لناو دچن بلكو حتى اواني چاكنو اواني باشنيش لناو دچن. بوي برزاني ما كاتمان وبرو كوتايچو و يعني براستي قسا زورة اما يعني هر بخيرایی خاله كتريش باسكين اوش كا باس ما كرقوت مان اصولي خوي هي انكار منكر اصل وايا بنرمونياني بقسي خوش بحكمة بالرفق. يعني بيغمر صلى الله عليه وسلم ده فرميت امام مسلم روايتك ما كان الرفق في شيء الا زانه وما نزع من شيء الا شانه. والله بقسي رق كابرا اگر بجزاني تو اما قسي خوايا قسي بيغمبره صلى الله عليه وسلم قبولناك يعني اوش تيك قسي خوش و بقسي نرمونيان كجي خوي دقري زور زور نتيجة وبرهمي زياتر لوي كأجر حتى بقسش بك بجيش بك بلام او برهمكي نتيجكي وكو اوانية. بوي برزان زور كاس وكو ابن تيمية رحمة خوالي بي دجيرت وزور كاس بهلا لو آياتي دقي يا أيها الذين آمنوا عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم. ده فرميت بوي تركي أمر بالمعروف والنهي عن المنكر ده فرميت من حقم نية تانية من حقم بخومة وهي ده فرميت بيغمر صلى الله عليه وسلم لا كاتك أبو بكر الصديق خطبكي كأخوين مانوا كده فرميت هر كسا كمنكري بيني ونيقوري والله إخوائي قور عذابك دانيري تنانت أواني شاككانيش لناوي دچن. بوي أما معناوي أوانية معناي آياتك أويك أو كسانة خرابكاني أو ضرر بمن ناقين او كسك خرابه دكا بس معنوانيه كمن با اركي خوم هر نستمو اموشغاري او نكمو ها انكار منكرك نكم لا معنوي اويا لا يضركم من ضل اذا اهتديتم ما دام لسري هدايتم لروج قيامت او جريماني كردوا خواي قوره حساب لقل من ناكت جنحبو من نانويسي او انجامي دايا وان لا تزر وازره وزر اخرى هر كسك لروج قيامت جناح تاواني خوي بجناح تاواني خوي بس رايتوا جناحي او تأسيل مناك بس معنوانيا من باركي خوم هرنستم تانيا اويك لا سردمانك وكو لا حديثك اتوك بلين
زیاتر ئەم ئاەتە شی دەکەتەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت بەل ئتەمروا هەر ڕێک ئەم ئاەتەی خوێندەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی عليكم أنفسكم أو جا فرموي شي فرموي بل ائتمروا بالمعروف وتناهوا عن المنكر حتى كي أمر بشاكا ونهي الأخراب حتى إذا رأيت شحا مطاعا وهوى متبعا دنيا مؤثرة وإعجاب كل ذي رأي برأيه يعني حتى جيشت أو كاتا كدينداري نما كس قيمتي نادة قصي خوا وقصي بيغمبري خوا هرك همو كس همو خلق بعام خلق بشوين هوا آرزو خوي أن كوتينا الدنيا ظالبوا بس إنهم يشكي خلق هر كسك معجبة برأي خوي هر كسك خوي بصد كسنا قورتوا أو كاتا بيغمبر صلى الله عليه وسلم فعليك بنفسك أو كاتا كتو أو كي برزان أو كاتا كتو سط لسط يقينا دزاني هيش بيناكري هيش دا صلاة النية ناتواني قوران كاري بكي ناتواني دس بلين كاريگريت هبي لسر برانبر دلنياي يقيني ك هيش نبا زمان نبا دست أبد هيش بيناكري أو كاتا بيغمبر صلى الله عليه وسلم فرموي فعليك بنفسك هیچ نبی تو آگات لخود و توش بشوین اوان مکن توش کاریگری اوان لسرد نبی تو تأثیری اوان لسرد نکن فعليك بنفسك ودع عنك العوام وازل خلق بنا لو كاتتنيا فإن من ورائكم أيام كو عندك روج دين لكو تاي زمان أيام الصبر أيام الصبر في عمر صلى الله عليه وسلم ناوي لنا روجي آرام قري روجي صبر الصبر فيه فرموي والله تنيا أو ديك كسك آرام بقري دينكي لدسنا الصبر فيه مثل قبض على الجمر وكو أوي بشكوك لأقل لدستي خوي دقري كانت قرصة كان زحمته لو كاتا أو كستنيا هول بدأ إيمانك يا خوي لدسنا أما كفايته بأو كاتا أمر بتشاكا ونهي لخرابنك لو كاتا أما بيش قيامته بارزان استنية بوي دالي للعامل فيهم مثل أجر 50 رجلا يعملون مثل عمله أو كسا لو سردما لو كاتا كبتواني تندينك يا خوي ببارزي كردوكاني أو بقدر كردوي بنجكسة لغيري أو سردما كدجي كأما سردمانك زور زحمته ككم كزدتواني أو كإيماني زور بهيزة زور بقوته دتواني خوي راقربي دتواني بشوين هوا وآرزو بشوين دنيا بشوين شيطان نكوي لو كاتا تنيا لو كاتا أويش لبرشي أويش لبروا يقين تبو درز بوا قران كاريت بيناكري ناتواني برانبركا بقوري كاريگري لسر بكي بپیچوانا و اگر تو بچیا ناویان اوان تأثیر لێ دەکەن ئەتوو بەشونیان دەکەوی نە ئەتوو دوورکەوە باشتر وایە تو خۆت بپارێزی دینەکەت بپارێزی چاکترە ئەوەی کە دینەکەی خۆتیش لەدەست بدەیت بۆیە ئێمە بڵێن کاتمان بەسەری چوو ئەوەندا توانیمان کە لەم بەرنامەیە ئەم فەرمودەیە گەورەیە ئەم فەرمودەیە گرنگە کە وەکو گوتمان یەکێکە لە بنچینەکانی ئاینی پیرۆزی ئیسلام نظامێکی تایبەتە نظام الحزب في الإسلام دەیان قسە و ئەحکامی خۆی تایبەتی خۆی هەیە ئەمە کتابی گەورەی لەسەرە ئێمە هەر کەسێک ویستی توانی زیاتر بگەڕێتەوە تعمق بکە خوای گەورە هەمومان بپارێزی و آخر دعوانا الحمد لله رب العالمين